سڵاوتان لێبێت یەکێک لەو چارەخوازانەی کە منداڵە و نەخۆشی ئۆتیزمی هەیە سوپاس بەخوا پێش 4 مانگ لەژێر بێهۆشکاری گشتی چارەسەری تەواوی دەمدانی بۆ کردو و ئێستا خێزانەکەی بۆ سەردانیکردنەوە لێرەن. خەندەخان دایکی محەممەدە خێڕی خەندەخان بۆمان باس کە وەزی محەممەد چۆن بوو ئێستا چۆنە؟ وڵای یەخوا دەست خۆش بێت زۆر مەمنونی خوای گەورە پاداشتی خێر بادەوە بەڕاستی محەممەد نەجاتی بوو بەڕاستی محەممەد لە ئازارێکا بوو بەردەوام ئازاری هەبوو چونکە ئەمتوانێت قسەکردنیشی نییە ئیتر زۆر حاڵەتەکەمان ناخۆش بوو ئەترساین ئەمەلیاتی کەین باوکی ئەوت ئەم قسە نازانێت ئێمە چی بکەین بۆ ئەوەی ئەگەر نەزیفی کرد سوپاس بۆ خوای گەورە پاداشتی خێر باتەوە بەڕاستی نەجاتی بوو محەممەد ئێمە تەمەنی 9 ساڵە بە سوێن بخوا 17-18 بۆ ئەوەنە کیلۆ بوو ئێستا سوپاس بخوا بۆتە 27 کیلۆ زۆر خەپە بووە زۆر دڵمان پێخۆشە نەجاتی بوو لە ئازار ئەتوانێت بە ئارزوی خۆی شت بخوا بێ ئازار یعنی بەردەوام دڵیشی پێخۆشە بە ئەوەی کە ناتوانێت قسە بکە توانێت دەربڕنێ بەس بەردەوام لەبەردەم ئاوێنای دەست لە دانەکانی خۆیدا دڵی پێخۆشە حەزی لێتی خوای گەورە چاک و بۆکە بەڕاستی نەجاتی بوو. وەڵا دانەکانی ئەم نازانم هەردانی نەئەکەوت 11 دانیسان بۆ دەرکرد 4 ئیستیلا ئیتر سوپاس بۆ خوا پاشان بووتۆ هەموو دانەکانیشی ئێستا دروست بوونەوە سەوز بوون. ئەوەی کامل سەرنووسانی وەڵاتکەشەوەیە کە هەموو منداڵانی بۆ کاک محەممەد خاکدای ستایبەتم هەموو منداڵەکانی تر ئەگەر لە تەمەن 1 ساڵی و بیان بینین ناهێنن لە گەورە بوونا پێویستیان بە بێهۆشکاری گشتی هەبێت بەڵام لە هەر تەمەنێکە پێویستیان پێ بێخوا ئاسانیەکە ئینشاءڵڵا چارەسەریان بۆ بکەین. ڕێز و حرمەتی دکتۆر ساڵح جاف پزیشکیدانی گەورە منداڵ.